ئەوەی پێویست بوو حکومەت بیکات گروپی کۆمپانیەکانی قەیوان گرتی ئەستۆ لەم پرۆژێشدا هاریکاری حکومەتی کرد. قەیوان لە ماوەی 1 مانگدا شەقامێکی 30 مەتری بە درێژایی 1200 مەتر دروست دەکات و هاوڵاتیان سوودی لێوەردەگرن. نزیکەی لە سانەوەی کارەکانی تەواو بووە. ئێستا ئێمە لە قۆناغی کۆتایی چینی قیرکردنین. ئەم پرۆژەیە درێژەکەی 1200 مەترە 1.2 کیلۆمەترە بە بودجەی بە تێچووی نزیکەی ملیارە دینارە. گرنگی زۆری هەیە ئەم شەقامە لەبەرەوەی شەقامی سەرەکی سلێمانی تاسڵوجە ڕاستەخۆ ئەبەستێتەوە بە جووتسایدی قلیاسان سەشنارەوە و بەشە ناوخۆیەکانی کەمپی زانکۆی سلێمانی ڕاستەخۆ لەسەر ئەم شەقامەیە و سوودێکی تری ئەم شەقامە لەوایە کە پاڵەپەستۆ و قەڵەباڵغی لەسەر شەقامی سەرەکی سلێمانی تاسڵوجە کەمەکاتەوە. کەرتی تایبەت لە سلێمانی شانبەشانی حکومەت لە هەوڵدایە بۆ جێبەجێکردنی و پرۆژانەی کە لە سوودی هاوڵاتیاندایە. شارەوانی سلێمانی بە گرنگیەوە لە کاری کۆمپانیەکانی کەرتی تایبەت دەڕوانێت بۆ جێبەجێکردنی پرۆژەی هاوشێوەی پرۆژەکانی قەیوان. هەموو ئەو کەسانی کەوا سوود بگەێنن بۆ پرۆژانی کەوا بۆ بەرژەوەندی گشتیە شەقامی بێت یاخود دروستکردنی ئاوەڕۆیە بێ ئەمانە ئێمە هەموو دەستخۆشیان لەکەین شارەوانی خۆشی بەردەوامە ڕۆژانە لە نۆژەکردنەوەی شەقامەکان و لێستادایمە تیمەکانیشمان لە شەقامەکان بەردەوامن بۆ نۆژەکردنەوە. ئەم جادەیە زۆر ئیشێکی باشە لێرەوە ڕاپەڕین قەرەباڵێکی زۆری لەسرە ئەی بەسێتەوە بە قولەرەسیەوە قولەرەسیش تامان پرۆژەی زۆرتیایە خەم پرۆژەکان گەورن ئێستا ئیتر لۆ دووشل لەسەر ئەو جادەیە کەمتر ئەبێتەوە. ئەو شەقامە دەواازەی شار و گەڕێکی ڕاپەڕین و ئەو پرۆژە نیشتە جێبوونانەی لەو سنوورەدان بە ناوچەی قولەرەیسی و قلیاسان و سەرچنارەوە دەبەستێتەوە. لە هەمان کاتیشدا و ڕێگایە ئاسانکاری دەکات بۆ بەشی باکووری ڕۆژاوای سلێمانی کاتێک دایانەوێت بەرەو تاسڵوجە ڕێبکەن و لە قەرەباڵغی شەقامی باخی بەختیاری و بەردەم کامپی زانکۆی سلێمانی دووریان دەخاتەوە. هێمن قادر، کورد ساتنۆس، سلێمانی.